لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرین لە بازاڕی کوورانین. لە هاوڵاتیان دەپرسم، زۆر جار دەبینی لە هاوڵاتیەک دەپرسی بە چیەوە خەریکی؟ دەڵێ بێ ئیش و بێکارم. لە کاتێکە لی دەپرسی بۆچی دیار نیت؟ دەڵێ زۆر مەشغوڵم. مەشغوڵی ئەم هاوڵاتیە دەبێتە تەوەری ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ. مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بە چی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن؟ فەرمونون لەگەڵماندا بن، پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بە چی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن؟ حساباتێک نێبی کاتن، جیرفانی بەتاڵە، فکری مەشغوڵە، مادیبوونەکەی لەبەرەوەیە. وەڵا زۆر گەنجەکان ئێستا درێ چ دەکەی دەرێ وەڵی زۆر مەشغوڵم، یان ئیشم نییە مەشغوڵم. دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزەبی یان نەبوونبی زۆر بەڕاستی نەبوونبی یان کرێچیە ئەوەندە تەرکیز ناتە سەر شتەکانی تەرکیزدا سەرمانکەی زووکریەکەی بدا. بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین. خەڵە زۆر جار دەبینین لە کەسێک دەپرسی بە چیوە خەریکی یان چی ئیژەکەی ئەڵێ بێ ئیشم. لە کاتێکە لی دەپرسی بۆ دیارنی سەرێکمان نادەی تەلەفۆنێک ئەڵێ وەڵام مەجالم نییە. ئەو مەشغوڵیە خەڵکی بە چیوەیە؟ ئەو کابرا ئینسانە لە دوای ئیش دەگەڕێ، مثلا خاچوی خزمان بڕای، مەسەن کابرا سارێ نیە، مەسەن تەکلیف خەڵکی کاتن بمەجێیەکی یان بمهینەوە، ئەوەی مەسەلەی بێ ئیشەکەیە. باشە پێدوانیە خەڵک ئێستا بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو خەڵک تەنانەت بێڕەحمیش بوو، ینی ئەو مەشغوڵگیە لە پێناو چی؟ ینی لە کاتێکە هیچ ئیش و کاریشی نییە زۆریش مەشغوڵە، ینی مێشکی ماندیە. ئەو مێشکی ماندی بوونە هۆکاری چییە بەڕای تۆ؟ ئێستا مۆبایل هۆکاری سەرچێ لە بۆ مەسەلەن بێڕەحمی کابرا دەکەم ناسەر یان خەسمی کە ئالێ کاکە کوی چاچیتەوە مۆبایلەکە ئەساسی سەرکی هەمووی. پێت وایە مۆبایل مێشکی ئەو گەنجانەی فەیسبووکە و تۆڕە کۆمەڵاتەکانە و بۆی مەشغوڵن و باشە پێت وایە تۆڕە کۆمەڵاتەکان ئەوەندە دێنێ تەنانەت مێشکی خۆیان نزیەت دەن ئەوەنە گەنجان ئاگایان لە خۆ نیە. زۆر جار پیرەکان ماڵی گەنجەکانمان بێهۆش بوونە بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکان ئەوەندە دێنێت؟ ناوەڵا ئەمووی گەنجەکان پێوە مەشغوڵ بوونە و ئەوەندە نایانێەوە. وەتە پێت وایە مەشغوڵی گەنجان بە یعنی کە دەڵێن مەشغوڵن و لە کاتەکە هیچی شوکاریان نییە تۆڕە کۆمەڵاتەکان سەبەبن؟ بەڵێ بەڵێ تۆڕە کۆمەڵاتەکان سەبەبن و زیاتریش هەتا ئینستاگرام و فەیسبووکە و دەبینی ئێستا کە لە گەنجێک دەپرسییان لە پیاوێک دەپرسی خەریکی چی؟ ینی بەچی شوکارێک خەریکی ئەڵێ وەڵا بێ ئیشم. لە کاتێکە لی دەپرسی بۆ دیارنی دەڵێ وەڵام مەجالم نییە. ئەو مەشغوڵی و بێمەجالیە لە پێناو چیدا؟ ینی هۆکاری چییە؟ هۆکارەکە ئەوەیە فکری مەشغوڵە، بێ ئیشە دائیم سەعات مەشغوڵە، دێ و دەچی هیچ کەسابەت نییە بیکاتن، کەسابەتێک نییە بیکاتن، جیرفانی بەتاڵە، فکری مەشغوڵە، مادیبوونەکەی لەبەرەوەیە. واتە پێت وایە ئەگەر بێت و ئیشێکە بێ کارێکە بێ بیکە مێشکی ئاوا مەشغوڵ نابێت؟ ناوەڵە مێشی مەشغوڵ نابێت، ناوەڵە مێشی لە بە کارەکەەوە مەشغوڵ دەبێت، هیچ مێشی مەڵێت هیچ ئاگا لە هیچ شتێک نابێت. باشە هی مەشغوڵی گەنجانمان لە ئێستا کە گەنجانمان بۆچی دەگەڕێنەوە؟ گەنجێکی زۆرە بینی بەردەوام لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە یان بەردەوام مەشغوڵە لە کاتێکە هیچ ئیشیش ناکات. بێ ئیشە لە هەمووی دەگەڕێتەوە سەر بێ ئیشەکەی، هەمووی دەگەڕێتەوە سەر بێ ئیشەکەی، هیچ ئیشی نییە. ئێستا من کوڕێکم هەیە لە ماڵەوە هەتاکو بەیانی هەر لە زیاد مۆبایل بێ ئیش کارە چ دەکە؟ هیچ ئیش دەچی ئیشەکی دەبین تۆ ئیشێک بە 500,000 ڕۆژانە گەنجێکی وەکو تۆ چۆنیش بکە بیداتە چی؟ مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بە چی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن؟ حساباتێک نێبی کاتن، جیرفانی بەتاڵە، فکری مەشغوڵە، مادیبوونەکەی لەبەرەوەیە. وەڵا زۆر گەنجەکان ئێستا درێ چ دەکەی دەرێ وەڵی زۆر مەشغوڵم، یان ئیشم نییە مەشغوڵم. دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزەبی یان نەبوونبی زۆر بەڕاستی نەبوونبی یان کرێچیە ئەوەندە تەرکیز ناتە سەر شتەکانی تەرکیزدا سەرمانکەی زووکریەکەی بدا. بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین. بەتەکید ڕاستە ئێستا ئیشەکە زۆر کەمە
ئەگەر هەش بێتن بە پارەیەکی زۆر کەمە ینی زۆر زاروێکەوە مەسرەفی خۆشی پێدەرناسیت لە ئەمان کاتیشدا هەیە ئیشەیە کەسانێکانە ئیشی زۆر باشیان بەدەست دەکەوێ و هەر لەو سینەی ئێمەشن بەڵام کاری زۆر باشیان بەدەست دەکەوێت حەسەب هەوڵدانەکەەوە چۆن هەوڵی بۆ داوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەرپرزیان بە هۆکار نازانی بۆ مەشغوڵی گەنج کە بەبینی لە ڕووی جەستەوە ماندوو نیە بەڵام مێشکی زۆر هیلاکە بە تەئکید بەڵام مافێکی سەرەکی گەنجێکەوە ئێستا لە هەمووی جیهان تۆڕە کۆمەڵایەتیەکان باوە پێ دوایە لە هەموو جیهان تۆڕە کۆمەڵاتەکان بەم شێوەیە بەکاردێکە لە کوردستان گەنج نەک گەنج کە بینی لە خوارەوەی 7 ساڵ و 8 ساڵ ئێستا تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنن بەخدا ڕاستە لێرانە هیچ یاسایەکی بۆ نیەکەوە هیچ کاتی بۆ تەرخان نەکردووەکەوە برێتن من ئەو کاتە ئەچمە سەر فەیسبوک یان ئینستاگرامە هەشتێکە کاتی بۆ تەرخان نەکردەوە خۆی ئەبێ کارتی بۆ تەرخانکەی بەڵام هەر کاتێک کە بێ ئیش بوو ئەچێتە سەری ئەوجە اینجا کە بێ ئیشیش بێ دەکا هەموو کاتێکە لەسەرە زۆر جار دەبینیت لە پیاوێک دەپرسی بەچیوە خەریکی دەڵەوڵە هیچ ئیش و کارێکم نییە و بێ ئیشم لە کاتێکە لی دەپرسی ئەی بۆ دیارنی سیلە ڕەحم تەلەفۆنێ شتێک دەڵەوڵی زۆر مەشغوڵم و ماندوو ئەو مەشغوڵ و ماندووبوونەی هاوڵاتیان و خەڵک بۆچی دەگەڕێنیتەوە تۆ سکە جوانە وەڵا زۆر جار کابرا دەرێ یعنی دەرێت چ دەکەی دەرێ مەشغوڵم یان ئیشەکەم هەیە جاری واش دەرێ لۆ سەردان ناکە دەرێ مەشغوڵم ئەو مەشغوڵیە لۆ چ دەگەڕێن ئەو وشەیە کە بەکاری دێنن ئایا هۆکارەکەی بەڕای تۆ چییە؟ وڵی زۆر ئێستا ئەم چینە هەندە زار دەبتە ینی سیلە ڕوحم کەم بووە وەیە پێ دوایە خەڵک بێڕەحم بووە وڵی ینی زۆر نا هەندە کەسان هەندێکیش ئێستا وڵی هەیە سەردان یەک دەکا و هەیە هاچوو یەک دەکا و بەس یعنی کەم بووە بەڕای من کەم بووە مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بە چی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن حساباتێک نییە بیکاتن جیرفانی بەتاڵە فکری مەشغوڵە مادیبوونەکەی لەبەرەوەیە وڵا زۆر گەنجەکان ئێستا دەرێ چ دەکەی دەرێ وڵی زۆر مەشغوڵم یان ئیشم نییە مەشغوڵم دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزەبی یان نەبوون بی زۆر بەڕاستی نەبوون بی یان کرێتیە ئەوەندە تەرکیز ناتە سە شتەکان تەرکیز سەرمانکەی زووکریەکەی بدا بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین تۆ هۆکاری ئەم بێڕەحمیە یان دەتوانین بڵێن ئەم مەشغوڵیەی خەڵک بۆچی ئەگەڕێنیتەوە لە کاتێکە لە پرسی بۆ دیارنی ئەڵێ وڵام مەشغوڵم و هیچی شوکارێکیشی نییە پێشجی بەخێر بێن وڵا خۆی ئەگەر بتوێت تیش بدێ مۆزوعی مەسەد بچێ ناوردەکاری مۆزوعی چەند هۆکارێکی هەیە یەک لەوانە ئینسان سەرقار و مەشغولە بەڕاستی مەشغولە بارم عیشێتی خۆی زولفەکە بڕ سەختەوە بەڕاستی لە قۆناغەکی زۆر هەسیادا دەژین بار بە عیشێتی خۆت و نەبوونی پارە بەڕاستی زەحمەتە هۆکاری هەمووی کێشەی کۆمەڵایەتی دەتانم برێم 1970 لەوەی سەرچاوە دەگری عاربی لە من دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزەبی یان نەبوون بی زۆر بەڕاستی نەبوون بی یان کرێتیە ئەوەندە تەرکیز ناتە سە شتەکان تەرکیز سەرمانکەی زووکریەکەی بدا کوی دەبرکە مەسەد ئێستاەوە 800,000 پێیا کردیا 120 لەکێ بینی باشا بیکاتە 200 بدە کابرا ئەوە یەشان دووەمینیشان خەرێک ئێستا مەشغوڵە بە چ مەشغوڵە مەسە دەبینێ وەکو گەنج بیکە ئێستا وەکو بە تەمانەکان قسە دەکەی وەکو ڕێز حایلات و پرسیارلەم دەکە وەکو ڕێز حایلا وەکو ڕێز حایلا کاکە مداری هەیە مدارەکەی نەسە ناو تووشی کێشەک نەبی لەو زورفەی لە ڕووی خستەخانەوە دەگریشم بەس بەلایەنش پێدا بچین سبەنێ ئەو مدارەی تووشی دەئەمبی توش عادیسەک بی فاربوون بچێ خستەخانە دەبێ فریم لە دەسەڵی بەڕاستی وەرە یەک عملیاتی پێ 2 میلیۆن ئەو کابرای کرێخانی پێ دەبێ بنمونە کرێسی بی دەبی زۆر ئاگای لە خۆبی لەو زورفەی دەبی زۆر ئاگای لە خۆبی تووشی مەشاکل نییە ئەگەر تووشی هەر کێشەک بێ بەس لە پەسیوی بترازێت توش هەر نەخۆشەشی بێ ئەو کابرای یەکسە ئۆتۆماتیکیان تووشی قەردوفەر دەبی ئێکاکە تووشی قەردوفەر دەبی سبێت سەکەم براکەی لە خۆی شڕترە ئێخە باشە ئەو ڕات دێدە نیتی بخواتە باشە لە چێ بداتۆ تو معنا دەتانین برێن کێشەی کۆمەڵایەتیشی تێکدایە ئەو وەزها وتێکی کورتم هەیە ئی خۆما دەڵێم بە برادێکم دەڵێم کاکە بۆ دیارین دەێ وڵی بێ ئیشم بەس دەڵم بێ ئیشی پڕئیشی واتە خەڵکەکە هەم بێ ئیشی پڕئیشە بێ ئیشی پڕئیش بێ ئیشەکە کە ئیشی عام داراییە
دەرامەتە نییە بەڕاستی کەچی ئیشی لاوەچی هەیە خۆتی پێ مەشغول دەکەی ئەویش دەرئەنجامەکەی چنیە لە بەرەوشتی لاوەچینە و بژێ ژیانی پێدابین ناکرێ ئەمە کێشەی سەرەکی ئێمە بێ بەرنامەیە بەڕاستی خەڵکانێکی زۆر لە پاش مانجی پیرۆزی ڕەمەزان بەرنامەی تایبەتی ژیانیان گۆڕاوە خەڵک ئێستا بە شەو دەنوێ بە شەو بە خەبەرە تا بەیانی دەنوێ بەڕاستی ئەو شتا پێویستە بەرنمەیەکی تایبەت جەنابەت ڕێخی لەسەر ئەو مۆزوعە لە زۆربەی ماڵەکانی خزم و کەس و برادر و ناسیاوم هەتا زیرانەکانی دوکانەکانم لێیان دەپرسم بەیانی بشارکەم سەعات 11 بۆ کار کاکە وەختی کار نییە باوەڕ دەکەی بەیانیان بازاری کووران 1 دینار ئیش ناکەین یەک پارچە نافرۆشین تا سەعات 12 بەشەری خۆ بە بازاڕدانایە نازم ئەو کەلتورە چێ پەیدا بوو خەڵک لە شەو تا بەیانی بە خەبەرە بەیانی دەنوێ نە ئاینی شتەکە نە شتێکی تەندروستە وەکو تەندروست نە شتێکی جوانە و کۆمەڵایەتی لە هەر سێ ڕوانگۆم پێ دەچم و ئەو بەرنمەیەش لەو بێ ئیشی و بە بەتاڵیە ئەوە جانبێکی سەرەکی ئەو مۆزوعەیە دەبینەوە خەڵکانێکی زۆر هەنا گەنجێکی زۆر هەیە شەوتا بەیانی لەسەر ئەنتەرنێت لەسەر خەتەکانە بێ ئیشە بێکارە کەسی پڕ ئیشە بۆ ئەنتەرنێتەوە. مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بە چی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن حساباتێک نێبی کاتن جیرفانی بەتاڵە فکری مەشغوڵە مادیبوونەکە لە بەرەوەیە وەڵا زۆر گەنجەکان ئێستا درێ چ دەکەی دەرێ وەڵی زۆر مەشغوڵم یان ئیشم نییە مەشغوڵم دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزە بی یان نەبوون بی زۆر بەڕاستی نەبوون بی یان کرێتیە ئەوەندە تەرکیز ناتە سەر شتەکان تەرکیز سەرمانکەی زووکریەکەی بدا بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین خەڵک بۆچی مەشغوڵە نازانم ئەدۆ دەبینی چیش دیار نییە و مەشغولی عنی چشت پێ ناکرێ ینی عالم زەوقی نییە نازەوق عالمەکە بێزارە عنی عالمەکە خوڵقی نییە شتەکە باش ئەم خەڵکە بۆ زەوقی نییە لەبەرچی پێ وایە یعنی وەکو پێشتر گەرم و گۆڕ نییە لە سەردانیکردنی خزم و کەس لە بەسەرکردنەوەی خۆشەویستانی پێ دوای هۆکاری سەرەکی بۆچی دەگەڕێنیتەوە والله هۆکاری سەرچی عالم بەش پێشان نما ینی ڕۆح خەڵک بێ ڕەحم ببی ئێستاکە بێ ڕحمیە و بەش پێشان گەرم و گەرنیە خزم لەگە یەک تازە بەر لە تۆ هاوڵاتیەکم دوان وتی هۆکاری سەرەکی بۆ بی ئیشی دەگەڕێنمەوە دوکاندارەکانیان هاوڵاتیان بەعام ئیشیان نیە و تەنانەت ئەگەر یەک لە هاوڵاتیان وتی ئەگەر بێت و من پارەیەک لە جیرفانم نەبێ زەوقی وە بکەم سەردانی خزم و کەس بکەم پێ دوای ئەمە ڕاستە طبعا ئیسان بەرشی گەرمی باشترە ینی سەردان و ینی بە خڵق دەبی و دەستەما خزم و سەردانی خزمی دەکا باشە بەزەرحان هێواران دێتەوە بازاری نییە و چی نەفرۆشتیە و پارەی ناتە جیرفانی طبعا لە ماری هەر خڵقی نییە و کەلشەوەی قسە لەگە بکەی دوای قەیرانی دارایی و نەبوونی ئیش و کار تەسیلاتش ڕاستە خۆی لۆمە هەیە ڕاستە ئەمە خۆڕاگرین ڕاستە کەسابەکە بەس ئەوی نەبینە ماران ئاگای نییە لە حاران باشە ئەوڕۆ چ دەرێ دەرێ شێرەی دەرێ ڕیوێکی گڕیتی باشتر لە شێرەی نووسی بەعقل و ئۆسەدم زروفەیە چۆن باشە چۆنە شێرەی ڕیوێکی گڕیتی باشتر لە شێرە نووسی بەمعنا چی دێ بەمعناوە دێ ڕیوێکی گڕیتی دەگەڕێ ڕۆژێ شتێکی پێیا دەکا بە معناش شتێکی پێیا دەکا بارش پێیا دەکا بەس شێت لە شێرەکەی مەسە شێرەکە نووسیە شێرەکە دەوێت شتێکی بەڕاوکە کاکەوچی چێر نەبی شتێکی وان نەبی ڕاکە بەس وڵای زۆر زەحمەتە زروفەکە بەڕاستی بێ بە هەر شێر بێ کاتێ ئیشێ نەبێ شتێک نەبێ نووسوو بێ بەکەلکسێ ئەگەر شتێکی پێیا دەکە مەسەن ئێستاتانی برێن حافەیم لەو کەسەی بتان ڕۆژێ 10,000 پێیا بکە تووشی مەشاکل نییە دوعا بکە لەبەر خوای گەورە ساغ و سەلامە سیحەتێکی باشی بداتێ ئەوڕۆ بستەویشی دامانە بنوە کابرا حەمەلەیە ئێسبنە کابرا تووشی عملیاتێک بێ تووشی عملیاتێک بێ ئێ باشە و کابرای خۆی بسێ مانگە لەمای پارداتەوە ئێ باشە چێ بیژێنی چێ کرێخانی لۆ بدا کاکە بەس کرێخانی نییە کاکە تو بەس هەموو شتەشی لێ خڕناکەن بەس کرێخانی کاکە ئەو لە کارتە ئەوە لە میوانداریە ئەوە لە نزل و بەرگە ئەوە لە پێداویستی مدارە کاکە ڕۆژە ئەمداری شواتمانە 3000 سەرفەکە مداری وا نازانین نەبوونی چییە باشە چ بکەین بۆی خۆمان بپارێزین لەو مەشغوڵیەتەی مێشکمان ینی لە کاتێکە بمن چانابیەوە ئەوە بە چانابی ئەگەر حکومە چارەسەرێکمانەوە بە چانابیت ئەتوو بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوە ماندی بووی ئەوە مێشکت مەشغوڵ و ساڵانی پێشتر کە لە تەمەنی گەنجیدا بووی ئاوا مەشغوڵ بووی وەکو ئێستاکە نەخێ ئیشی خۆم دەکرد و واران شماری پاری خۆم دەبرد و مارێ و ماڵم داری خۆم بەڕێ دەبێت ئێستا بەسم فکر ئێمە ئیش دەکەیەوە کاکە ئیش نییە مەسەلەن خەتای چێ بگری هەموو باشەکە بە هەم وایە واتە هۆکاری بێئیشی بە دەرەجەیەکە و مەشغوڵی خەڵکی وەیە کە بێئیشە بە دوای ئیشا دەگەڕێ بڵێ
دەگەڕێتە سەر حکومەت هۆکاریەکەمە بۆ بێئیشی چێ هۆکاری ئەو بێئیشەیە کە ئێستا لە کوردستان دروست بووە والله هۆکاری چی حکوومەتە زیاتر چه هەیە پێت وایە ینی هەمووی حکوومەتە خۆمان نین خۆمان سەبەب نین خۆشمان سەبەبین هەندێک بە بەلایەنی زۆرەوە حکوومەتە سەبەبکارە نەمعاشەکەی تا ئێستەوە معاشەکەەوەی بڕێک باشتر بووە حالا کولین بەس خەڵک هەر پارەی نیە و هەر مەشغوڵە و ئێستا بۆ نمونە من کابرا سەحابەت دوکانێمە ئەو ڕۆهەمی 20,000 نەفرۆشتووە کە 20,000 نەفرۆشتووە 7 مانگە کری دوکانیشم نەداوە کەسابەتەکە نمایە ئەگە بە ناوی کەسابەت هەرێوەڵە ئەوەیە داواکاری چیە لە خەڵکی ئاخراگەر بێت و هەر ئاوا مێشکی مەشغوڵ بێت و بێئیش بێ لە کۆتایەکەی تووشی کە ئابە و تووشی خەمۆچی دەبێت ئێستا من هەموو تووشی زەڵتە مەڵتەژیمە لە خەفەتە دەخوەتی بێئیشە هەرێوەڵە سبەی ناندیم لێرە بە پیانیش دەسم بۆ پیانیش دەڕۆمەوە تاکو بەهارین بێش هەر بۆەوەی تووشی زەڵتەک نەبوو مێشکم مەشغوڵە دایم سعات شەوە خەوم دایم سعات مناو مێشکم بۆ کسانەیە بۆ کوڵی یعنی زرینگەی لێوە دێتێ لە کاتێکا گەر بێت و بازار هەبێت تۆش ئیش و کارە وەکو خۆیە بی فکرم لەسەر بازارەکەم دەبی هیچ مشکلم نابی دەتوانم بژێوی ژیانی خۆم تابین کەم بەشێکی زۆری مەشغوڵی ئەم خەڵکەیە دەگەڕێنی تۆ بۆی بۆ کەسابەت نییە هیچ کەسابەتەک نییە بۆ بازارێک بازار نییە کەسابەت نییە خەڵکەکە مەشغوڵە دائیم سعات فکر دەکاتەوە ئێستا گەنجێکی وەکو ئەو گەنجانە ئێستا ڕبعێکی لە بەرچی جانیە دینار 1000 دینار لە جیرفانی نییە تاگەرێک خواتەوە 1000 دیناری یعنی نیتی بیخواتەوە مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بەچی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن کەسابەتێک نییە بیکاتن جیرفانی بەتاڵە فکری مەشغوڵە مادیبوونەکەی لەبەرەوەیە وڵا زۆر گەنجەکان ئێستا دەرێ چ دەکەی دەرێ وڵی زۆر مەشغوڵم یان ئیشم نییە مەشغوڵم دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزە بی یان نەبوون بی زۆر بەڕاستی نەبوون بی یان کرێتیە ئەوەندە تەرکیز ناتە سەر شتەکانی تەرکیزدا سەرمانکەی زووکریەکەی بدا بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین گەنجانمان ئێستا کە دەبینی گەنجە و لە تەمەنێکی گەنجیدا و قوتابیە هیچی شوکارێکیشی نییە لە کاتێکە دەبینی هەر کاتێک لی دەپرسی دەڵێ وەڵڵاهی زۆر مەشغوڵم باشم گەنجە بە چیەوە مەشغوڵە بەڕای تۆ تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری نەبووە و فەیسبوک و تویتەر و ئەوانە کاریگەری هەیە وڵا زۆر گەنجەکان ئێستا دەرێ چ دەکەی دەرێ وڵی زۆر مەشغوڵم یان ئیشم نییە مەشغوڵم بەچ معدەر لە دیار فەیسبوک و ئەتا درەنج شوێت جاری وتا دوو شوێ نانووی وڵای جاری وا لە وەشگوتێن لە ئیسکانە لەو جیانە ئەو جیانە خۆشە خەڵک دەستەوێنە زۆر هۆکارەکەی ئەوانەیە هۆکارەکەی بەسەرەکی ینی تۆ بۆچی ئەگەڕێنیتەوە کە خاوڵاتیان دەڵێ مەشغوڵم پێ دوایە خەڵک خۆی بێڕەحم بووە سەردانی و سیلە ڕەحم بەجێ ناهێنێت سیلە ڕەحم ئێستا وەشگوتنی کەم بووە ئارێ وڵی ئێستا هەمووی بەس بە تەلەفۆنە ئەرێ کوی باشی لۆ دیانی وڵی مەجالم نییە کە دەتوانی بڵێ کاتەکان ئێمە کاتەکانمان بە جوانی دابەش نەکردو و کاتەکان ئیشوکارەکانمان لە کاتی خۆیان ناکەین بۆیە بینی مێشکی بەردەوام مەشغوڵە بڵێ قسەکەت زۆر جوانە پرسیارەکە زۆر لە جێیە بەڵام کێشە لە تاچی کورد ئەوەیە بەڕاستی ئێمە نەمانتوانیل لە هەڵبژاردنێک بە ئیمان و بە وجدانەوە دەنگ بدەین دەتوانین لە ژنەکانی ژیانی خۆمان و بەداخەوە بە ڕێزکێشی جوان پێی ڕێوی بکەین بەداخۆ من زۆر بەداخۆم کە بەڕاستی ئینسان وەکو لایەنە مرۆڤایەتەکەی وەکو لایەنە ئاینیەکەی وەکو لایەنە پەروەردیەکەی بەڕاستی زۆر شتەکانمان لەدەست داوە مزداقەتمان لەدەست داوە خۆشەویستیمان بۆ خاک لەدەست داوە خۆشەویستیمان بۆ کار لەدەست داوە کابرا لە کند کار دەکا بای پارەکەی کە دەیتی کارد بۆ ناکە من دوکاندارم دوکانم هەیە ئەوە یەک دوو تۆ شت دەفرۆشی ئەو کابراایکە پارەکە دەوزانین خێر پێرە کاکە من کەلوپەلەکە دەدەمێ خێرم پێ ناکە و پارم بۆ شێوێ خەڵک ناچاری شەوا دەکا بێکاریە بەڕاستی زۆر بێکاریەکە گەیشتە ئەو حەدەی خەڵک کۆتی لێگەڕێ ئاواتێک هەیە ئامانجێک هەیە ڕووناچێکەوە بە دەرکەت لەمە دو هەموو مانگەی موچەکە بە کاتێکی کەچی واوە ئەو مانگەش بووە موچە تاخیر بۆواتە بەرنامەکە دیسان لەسەرتا و دەستی پێکردەوە بەداخەوە پێ دوایە هۆکاری سەرەکی ئەم مەشغوڵیە خەڵکو و مێشک ماندووبوونی پیاوان بۆیەکە ئیش و کار نییە و قەیرانی دارایی هۆکاری سەرەکیە ئەرێ وڵی تاینبری هۆکاری سەرەکیە وڵای خۆڕاگریش بووینە ئیشاڵە بە فتەش کەم ئەو مۆزعشمان سە تێدا پەڕیم خۆڕاگری بنێ ئیشاڵە بە خاتی گەورە اسمی عەزەمی خۆی ئیشاڵە ئەو وەز ئەمان لێ تێدا پەڕیم بە زووتیکان بەڕاستی لە وەزعشی ناخۆشدانە ئەمە ئەوە خۆم قسە دەکەم احتیمال وەسم لە زۆر هەم باشتر بی
وزۆر شاوشکریش انشاءالله ئیمانیشمە بەقوتە بە حول قوتی خوای گەورە بەس دەبێت و هەناتوە هەل لە خۆتۆ ڕاستاوکە دەبێت برام هەیە نیتی میسان خەزم نیتی خزمەکەم نیتی منداڵە دێتە شتەشی دەکڕی بەڕاستی کە نیتی مەسەد دەسێ ئەوەشی بەڕاستی تۆ پێت وایە بەشێک لە هاوڵاتیان لەیانم پرسیوتی خەڵک بێڕەحم بووە تۆ پێت وایە خەڵک بێڕەحم نەبووە بەڵام خەڵک لە پێناو بژێوی ژیان ئەوە نەماندووە تەنانەت بیر لەوە ناکاتەوە یان ئەوەی لە بیر نەماوە سەردانی و سی لە ڕەحم بەجێبێنێت دەزانی سۆنە برا جۆنەکەم ئەتوسبێنێ بەخۆم درم پڕە مەسەد در بە خەمم ئەمە سەد لێکە دەم پێکدە مەسە سەر ناگری ئەم بخۆم بەو دریم بە خەم بوو خۆی سەردانی میوان و خزم دۆست و برادەم کەزانی کاتە خۆشە ئەو کاتی سەرودرت خۆش بی ئەو کاتی وەزعت باش بی ئەو کاتی ئیدارەت بسوڕێ بەڕاستی ئەم بەخۆ در پرخەمە بچم ماری میوانداری دەسمێت کابرا بەخۆ یەک دنیا خەمی هەیە و بچم بەخۆی 10 کیلۆ پێ هەر ناژی بچم لێ بکەم 50 کیلۆ ئێغە باش ئەخر چ لە وەزعەکەی ناگۆڕ ئەز باشتر لە خۆمەکە خەمیش خۆم لە خۆم بخۆم با خەمەکەی براو نەکەمەوە خۆ دەکرێت دری کابرای خۆشکەی نەکبدی ناخۆشکەی ئەم بزم سەرودی ناڕحات کەم باسی چی کوێن باسی ئەو سەدەم زولفەی دەکرێت ئێ برامەکە ئیشێکوی کورەوە لەم دارەکەم نەخۆشەوە ئیش نەکرای ئەو ڕۆچوە زەرش کریا ماتۆری سۆ دامەچ کردیا یا سەرودی لە سس بدوێ کاکە باسی بکەیت ئەدیای باسی ئەو سەدەم زولفەکە باسی مارم عشێتی خۆکە باسی مارم دار بکەی ئەدی کە بچێ میوانداری باسی دەکەی خۆ باسی چی بکەی خۆ باسی سەرقوتوری ناکەی کاکە دەبێ باسی شتێکی بکەی مربوط بی پێویستە بە ژیانمان پێویستە بە مارم عشێتمان ئەدی مە دەست میواندامیشن بە ڕۆژ خۆش و دامشن ئەگەورم نەگرتەوە بەخۆ سەرودی ناڕەحەت بی بەقسەش خۆ من نەکرد لە موزی لەو لای کردیا ئەوە کابرای تێدرێ ئەگەر لە جوبسینە ئەزە بەخۆم بخۆم زۆر سەدانی زۆر ناکەم بەڕاستی ئەحتمالە بەخۆم مۆز ئەم باش بەکەیف خۆم درێ کاکە هاتیە لێرە بەکەیف خۆی قسان دەکە بخۆی وەزعی باشە و ئەوە دەزانی تێبگە لە من ئەوزە ناچم نەسەری خەک دێشێن باشتر بە ئێستا لەو زولفەی زۆر تێکەری هەندشت نەبێ هەندشتی تایبەت نییە بێ پێویست ناکە تێکەری هەندشت بی لە ماری خۆ دامژی بە کڕوو بێدەنجی سەبر لەسەر خوای گەوری ئینشاءالله خوای گەورەش دەکات کەس مالوو دەکات خۆ وەزعەوە بۆ قۆناغدا تێ ناپەڕی ئەمە پشتمان بە خوای گەورە قەیمە ئەمە وەکو مسلمان و ئیسلام و مسلمان ئینشاءالله خوای گەورە ئەو هەلە مالوو دەڕەسێنەوە وەزعەکە خۆش بیتەوە ئەوجە لە بە ئەوەیە مەشغوڵی گەنجان و هاوڵاتیان بەچی وەیە لە کاتێکە هیچی شوکارێک ناکەن حساباتێک نێبی کاتن جیرفانی بەتاڵە فکری مەشغوڵە مادیبوونەکەی لەبەرەوەیە وەڵا زۆر گەنجەکان ئێستا درێ چ دەکەی دەرێ وەڵی زۆر مەشغوڵم یان ئیشم نییە مەشغوڵم دەتانم برێم کابراایکی فەقیر ئەگەر حالەتەکەی شەپڕزە بی یان نەبوون بی زۆر بەڕاستی نەبوون بی یان کرێتیە ئەوەندە تەرکیز ناتە سەر شتەکان تەرکیزدا سەرمانکەی زووکریەکەی بدا بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین تۆ پێت وایە ئەم مەشغوڵیە ئەم مادیبوونی هاوڵاتیان کە لێ پرسی بۆ دیارنیسی لێ ڕەحم بۆ بەجێنانی دەڵێ زۆر مەشغوڵم و زۆر بێزاری پێوە دیارە هۆکاری سەرەکی ئەم قەیرانی دارە یە و بێکاریەیە بڵێ بەس بە 1990 بۆ پۆینەوەش بۆ دەڵێم قەیرانەیە بەڕاستی قەیران زۆر شتی خراپی فێرکردین بەداخەوە زۆر شتی نابەجێی فێرکردین بەداخەوە وەی لێ هاتو ئێستا منداڵ بە منداڵی خۆی بۆ پاچەی خۆیەوە معاملە لێ دەکات بڕوات پێ ناکات دەنا ئەو بێپارێکی ئەو بێ مزداقێتە وەی لێ هات منداڵێکی بچووکی وەکو پەپولە بڕوات پێنەکە کات ئەو کلپە لە جوانی دەدەیتێ بۆ زاندا خۆتۆ دیتە ئەو پارە بە شێوەی ئاسایی ناداتێ هەنی بزانکە پەپولەمان گۆڕی ئەنەی دڵی ناخی پاچی مناڵێکمان گۆڕی بەداخەوە من کارم لەگە منداڵانە و لەگە ئافرەتانەگە پیاوانە بەمبستم لە چی دێ لە ڕوحەتی ئینسان دێ تا گەورەکان نا مناڵەکانیشمان بەڕاستی وەزعەکە تاسی لەوانش کرد هۆکاری سەرەکی ئەم مەشغوڵیە بۆ چێگەڕێنی تۆ ئایا حکوومەت بەرپرسیان ئێمە تاکی خۆمان بەرپرسین لە مەشغوڵیەتی کە ئێستاکە ئەبینی هەر هەمومان مەشغوڵین یان هەموو هاوڵاتیان مەشغوڵن کێ بەرپرسە لە مەشغوڵیە کاچی بەڕێزم برا جوانەکەم طبعا حکومت حەزەکە خەڵک تابعانی خەفەر بێ و لەسەر ئەنتەرنێت بێ و مەشغول بێ و ئاگای لەوینە بێ و چیرەکە چیناکە و لە مەسڵحەتی دەسەڵاتە لە هەموو وڵاتێک کە فەساد زۆر دەبێت دەسەڵات ئەو شتانە بڵاو دەکاتەوە شتی تریش بڵاو دەکاتەوە حەزمی ناوەکانی بڵێم بۆی تا خەڵک مەشغول بێ خەڵک ئێستا بەڕاستی خەڵکێکی زۆر لەو کوردستانە مەشغول بوو بە شتێکی هیچ خەت و ئەنتەرنێت و ئەو خەتە ئەو ئەنتەرنێتە ئەو شەبکە کۆمەڵایەتیانە بۆ زۆر کاری پێویست و زانستی بەکاردێ بەڵام ئیم بەداخۆ بەس بۆ فشقیات و کات بەسەبردن و یەکتر بریندارکردن و بڵاوکردنی ڕسمی سیر و سەمەرەوە ئەو کەنجینەوە نەزانستە نەخۆشەویستیە نە ئاینە نە مرۆڤایەتیە بەهێزکردنی باری دەرونی ئینسانە هیچ ئەو شتانی تێدا نییە تەنها گاڵتەکردنە ئەو بەڕاستی بەداخەوە من مەسەلەن لە خۆم و لە براکانم و لە خێزانەکانم و لە جیرانەکانم و لە ئەوانەی کە دایان ناسم مناڵەکانیان ئەو وەزعە تەسیری لێ کردو بەڕاستی
و بێ ئیشەکەش بوویتە سەبەبی ئەوەی خەڵکە خەریکە مۆبایلەکەی و بە 5,000 خۆی دەخافرێنێ و تەواو بڕاوە و زەلام هەیە یەک کۆمەڵە منداڵ لەم لە باتی دوو فرسیان بۆ پیدا کە لە کوشتا لەس ئەو خەتەیە بەڕاستی ئەوەیە بێ ئیشی پڕئیش ئەوەیە بەڕاستی بەداخەوە. خۆشەویستانەمەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێکی هاوڵاتیانی شاری قەڵاو منارە بوو کە پێیان وایە ئەم مەشغوڵیەتە زیاتر بەوە دەگەڕێتەوە خەڵک بێ ئیشە ئەم بێکاریە ئەم بێ ئیشە هۆکاری سەرەکیە بۆ مەشغوڵی مرۆڤەکان. خۆشەویستانم بەم ئەندازە گەشتنە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و کامێرەمانم یونستان لێبێ هەر شاد بن.